دۆخی کورد لە ناوچە کوردستانیە دابڕێنراوەکان لە بارێکی خراپدایە و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەریش یەکلاکردنەوەی چارەنووسی ئەو ناوچانەی دواخست. نەخوێندنەوەی دۆخی هەستیاری ناوچە کوردستانیە دابڕێنراوەکان و ئەنجامدانی ڕیفراندۆم لەلایەن ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم وای کرد کورد لە سەدا 51 خاکی باشووری کوردستان لە ناوچە کوردستانیە دابڕێنراوەکانی پارێزگای کەرکووک و نەینەوە و سەلاحەدین و دیالە لەدەست بدات. سەرەڕای ئەو نەهامەتیانەی بەسەر دانیشتوانی کورد لە ناوچە کوردستانیە دابڕێنراوەکان هات، بەڵام تاکو ئێستا ئەندامانی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم و پارتە دەسەڵاتدارەکان داوای لێبوردنیان لە خەڵک نەکردووە، ئامادەش نین دان بە شکستەکەیان دابنێن. لە دەستانی ناوچە کوردستانیە دابڕێنراوەکان کوردی گەڕاندەوە بۆ سەدەی 20 و دووبارە حکوومەتی عێراق دەستی گرتەوە بەسەر ئەو ناوچانەدا. یەکێتی و پارتی لە ماوەی 14 ساڵی ڕابردوودا نەیانتوانی ئیدارەیەکی سەرکەوتووی ئەو ناوچانە بدەن، بەردەوام خەریکی ململانەی حیزبی بوون. بە جۆرێک دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەریش واز لە ململانەی حیزبی ناهێنن، تەنانەت لەسەر دانانی پارێزگارێکی کورد بۆ شاری کەرکووک ڕێک ناکەون و ناتوانن کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای شارەکەش ئەنجام بدەن. دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی 2007 و هاتنی سوپای عێراق و حەشتی شەعبی بۆ ناوچە کوردستانیە دابڕێنراوەکان، دانیشتوانی کورد لەو ناوچانە پێشێلکاری جۆرا و جۆریان بەرامبەر ئەنجام دراوە و دەدرێت. بە جۆرێک لە هەندێک ناوچە تاوانی دژە مرۆڤایەتی بەرامبەر کورد ئەنجام دراوە و سەرپێچی کارانیش لێپرسینەوەیان لەگەڵ نەکراوە. دوای زیاتر لە 3 مانگیش تاکو ئێستا دۆخی ناوچە کوردستانیە دابڕێنراوەکان ئاسایی نەکراوەتەوە و ئاوارە کوردەکانی ئەو ناوچانەش نەگەڕێنراونەتەوە. لە ئێستادا چەندین هەوڵ هەیە بۆ ئاساییکردنەوەی دۆخی ئەو ناوچانە، لەوانە یەکێک لە تەوەرە سەرەکیەکانی گفتوگۆی نێوان وەفدی هاوبەشی کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی و بەرپرسانی باڵای عێراق ئاساییکردنەوەی دۆخی ئەو ناوچانە بوو. لە میانەی سەردانەکەیاندا بۆ لای عەبادی بەڵێنی پێداون ئەو ناوچانە بە هاوبەشی بەڕێوە ببرێن و کار بکرێت بۆ هێورکردنەوەی دۆخی ئەو ناوچانە. لەلایەکترەوە بە هەوڵی پەرلەمانتارانی کورد لە بەغدا پەرلەمانی عێراق لیژنەیەکی پێکهێنا بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکانی قەزای خورماتوو. لە ئێستادا ئەرکی لایەنە کوردیەکانە کار بۆ ئاساییکردنەوەی دۆخی ناوچە کوردستانیە دابڕێنراوەکان و گەڕانەوەی ئاوارەکان و خێرا پێکهێنانی ئیدارەی هاوبەش بکەن. ئەگەر کاری بە پەلەش بۆ هێورکردنەوەی دۆخی نەو ناوچانە نەکرێت، ڕێژەی بەشداری کورد لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکان کەوا بڕیارە لە مانگی 5 ساڵ بەڕێوە بچێت کەم دەبێتەوە. ئەمەش زیان لە داهاتووی کورد لەو ناوچانە دەدات.